هەر کەسێک بێ بۆ مزگەوت بۆی نوێژەکەی لە مزگەوتە بە جەماعەت بکە، هەموو جارێک کە دێتە مزگەوت و دەگەڕێتەوە خی گەورە لە بەهەشتا کۆشک و تەلار و قەسرێکی بۆ دروستەکە، هەموو نوێژێکی جەماعەت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگێنێکی خۆشەدا بۆ کەسانی کە ئەهلی جەماعەتن. نوێژەکانیان لە مزگەوتە بە جەماعەت دەکەن. دەفەرمێ من غدا إلى المسجد أو راح أعد الله له في الجنة نزلا كلما غدا أو راح. هەر کەسێک بێ بۆ مزگەوت بەیانیان یا ئێواران، بەیانیان نوێژی بەیانی و نوێژی نیوەڕۆ دەگرێتەوە، ئێوارانیش عەسر و مەغریب و عیشا دەگرێتەوە. هەر کەسێک بێ بۆ مزگەوت بۆی نوێژەکەی لە مزگەوتە بە جەماعەت بکە، هەموو جارێک کە دێتە مزگەوت و دەگەڕێتەوە خی گەورە لە بەهەشتا کۆشک و تەلار و قەسرێکی بۆ دروستەکە، هەموو نوێژێکی جەماعەت. ئێمە هەموو تەمەنی خۆمان 10 ساڵ دەژین، 20 50 100 دەژین، جاری وای نبینە خاوەنی خانوویەکی دنیا، یا دەبینە خاوەن خانوویەکی بەو شێوەیە لانەی احتیاجیش بێ. بەڵام تۆ هەموو نوێژەکە دێ بۆ مزگەوت، هەموو جارێکە دێیت و دەگەڕێیتەوە لە بەهەشتا خی گەورە خانوویەک کۆشک و تەلارێکت بۆ دروستەکات، هەموو نوێژێکی جەماعەت. کۆشکێک لە ئاڵتون و لە زی و ئەگەر لە ماڵە نوێژکەی مەحرومی بەبێ عوزر.